جاران بەس ژن کوشتن هەبوو ئێستا ژن سووتانن هەیە بە زۆر هینانە بزانە چەند کەیسمانەیە پیاوەکە بە ئاشکرا گڕی بەراوەتە ژنەکە. لە بەردەمی باخی گشتی چالاکیەک بە بۆنەی 8 مارسەوە ئەنجام درراوە پاشان ڕێپێوانێک بە ئەنجام دەگەێنرێت ئەوەی کە هەیە ژمارێکی زۆر لە چالاکوانانی بواری ئافرەتان لێرن. منە مێبچمە لای خاتوپەرێزەکە فەرموویتە ئێرە خاتوپەرێز سڵاو لێبێ لە ڕۆژی 8 مارسە چ پەیامێک دووپات دەکەنەوە ئێوە؟ 8 مارس لە تەواوی کچان و ژنان لە هەرێمی کوردستان و تەواوی ژیان پیرۆز بێ. هیوادارین ئەو گیر و گرفتانە ئەو بربەستانە ئەو تومتیژیانێکە تاکو ئێستا بەردەوامن بەرامبەر بە ژنان بەگشتی هیوادارم بەرەو کەمبوونەوە بڕوات و بەرەو کۆتایی بڕوە. ئێمە ژنان ئەبێ هەموو ڕۆژەکان بە ڕۆژی خۆمان بزانین، بەڵام ئەم ڕۆژە پیرۆزە بۆیە بە ڕۆژێکی جوانی ئەزانی لەبەرەوەی کە دووپاتی ئەەکەینەوانێ ئێمەی ڕۆژنامە نووسان، ئێمەی چالاکەوانان، ئێمە ڕێکخراوەکانی ژنان کە بەردەوام بین لەو ئازادی خوازەی لەو یەکسانی خوازەی کە دەبێت بوونی هەبێت لە هەموو کۆمەڵگەیەکە لەبەرەوەی کۆمەڵگا بەبێ ژن ناڕوا بڕێوە. کۆمەلگا ئەتوانم بڵم ئەگەر ژنان تیادا ئازاد و کۆمەلگایەکی تەندروست بەرهەم دەهێنرێ. بۆیە هیوادارین هەموو ئەو ژنانی کە لێرە ئێستا هاتوین پامی خۆیان نەگەێنن بگا بە هەموو خێزانەکان و هەموو ئەو پیاوانەی کە تون و تیژیەکەن بەرامبەر بە ژنان. سپاس بۆ بەڕێستان. لێرە خاتو و پاشیزەی لێیە کە یەکێک لەو ژنانەیە تا ئێستا چی کراوە بۆ ژنان کە داوەکو دوور بن لە تومتیژی پێشەکردنی مافەکانیان؟ بەداخەوە تا چۆن لە دوای ڕاپەڕینەوە هەموو شتێکمان بەرە و پاشەکشێ ڕۆیشت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی دارایەوە لە ڕووی مافی مرۆڤی شەوە بڕاستی خواستەکانی ژن بەرەو دواوە ڕۆیشت. ئەگەر من وەک ڕۆژنامە نووسێک کە ئاگاداری شتەکانم و لێبسراوی زیاتر لە 200 ڕێکخراوی عێراق و دەروی عێراق و هەرێم و ناو هەرێمم داتاکان بە زۆری ئێمە داتاکان ڕێکەخەین. داتای ژن کوشتن لە دوای ڕاپەڕینەوە لە هەرێمی کوردستان لە دوای ئازادکردنی عێراق لە عێراقا ڕێژەکەی دەهێندە زیادی کردووە. بەڕاستی ژن کوشتن بە ئاشکرا، ژن کوشتن بە ناوی شەرەفەوە جاران بەس ژن کوشتن هەبوو ئێستا ژن سووتانن هەیە بە زۆر هینانە بزانە چەند کەیسمانەیە پیاوەکە بە ئاشکرا گڕی بەراوەتە ژنەکە. بۆچی ئەمە دوای ڕاپەڕین ئەم شتان ئەم ژن کوشتنە زیادی کرد؟ لەبەرەوەی جا پێشتر قانونی عێراقی قانونێکی هێندە تۆکمە بوو، هێندە تۆڵ بوو. لەو سەردەمەدا هیچ ژنێک نەبوو بە ناوی شەرەفۆ بکوژرێ. ئەگەر ئەو کەسە بیوتە بۆ نمونە ئەگەر ئەو ژنە شەرەفەکە کێ پیاوێک دەستدرێژیە کردە سەر کەس و کارەکەیان کوشت با بە ئیجباری مارە بکرا لەو پیاوەی کە دەستدرێژیەکەی لێ کردووە ژنەکە نەئەکوژرا. بەڵام ئێستا بەداخەوە ئێستا لەسەر وتیوتیەک لەسەر دوو قسە لەسەر بەبێ بەڵگە هەبێ ژن کوشتن زۆ ئاسان بۆ بابەتێکی سانایی کە ڕۆژانە گوێمان لە هەواڵی کوشتنی ژنێکە بێ خۆ کوشتنی ژنێکە بێ کەوژەر خۆی ئیجبارێکن بۆ خۆ کوشتنە خۆ ئینتیحارکردنی ژنێکە بێ سووتانی ژنێکە بێ تۆ وەک ڕاگەیاندکارێکت لە هەفتەیەکە 7 جار گوێ لێ نەبێت 4 جارە گوێت لە کوشتنی ژن لە ناوچوونی ژنەگەر بووە. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کەیبینن لێرە چەندین چالاشی بەڕێوە دەچێت کە بە بەشداری ژنان و کچان بە بۆنەی 8 مارسەوە کە ئەوان هاتوونەتە ئێرە و دەیانەوێت چالاشێک لە بەردەمی باخی گشتی لە شاری سلێمانی بانجام گەێندن و پاشان بە ڕێپێوان بچن بەرە و سەهۆڵەکە و داوای ئەوە بکەن کە چی دیکە کوشتنی ژنان لە ژێر ناوی شەرەف بانجام نەگەێنرێت و ئەو حاڵەتانی کە هەیە کە بەرەو لە ناوچوون بڕوە.